ئێمە ئەم تۆری بەرنمەکە دەست پێ دەکەین بۆ گفتوگۆکانمان لەگەڵ بەڕێز جەمال حسێنوالی بەڕێوبەری سامانی ئاژەڵی سلێمانی کە ئێستا لە ئاستۆدیۆ میوانمانە بەخێربی کاک جەمال بەخێربی سەرچاو با لەو پرسیارە و دەست پێ بکەین هەر لەسەر ئەو ئینفۆگرافیکەی کە پێشکەشمان کرد ئەو ڕێژانەی کە ئەو داتانی خرانە ڕوو بە تایبەت بۆ شاری سلێمانی چیمان پێڵێن ڕێژی بەکارهێنانی گۆشتی سوور. بەڵێ دووبارە زۆر سپاس بۆ کورساتی بەڕێز. بەخێربێت. دیارە گۆشتی سوور بە یەکێک لە هۆکارەکانی خۆشگوزەرانیان بەرەو پێشچوونی لە باری ئابووری هەر کۆمەلگایان هەر وڵاتێکدا ئەندرێ. ئێمەش بەدەرنین لەوە ستانداردێکی جیهانی هەیە کە بۆ هەر تاکێک لە کۆمەلگا پێویستەکە 14.4 کیلۆگرام لە ساڵێکا بخوا. پرسیارەکە لەوەیە ئایا ئێمە توانیمانە لە هەرێمی کوردستانە بگەینەوە ئاستە؟ محاولاتی زۆر باش هەبووە و بەردەوامیشە حکوومەتی هەرێم وەزارەتی کشتتوکاڵ بەردەوامە لەوەی کە بتوانێت پرۆژە لەم بوارە پەری پێ بدرێ پرۆژەی دابینکردنی گۆشت. بەڵام نەگەشتوینەتە ئەو ئاستەی کە خواستی ئێمەیە بتوانین گۆشت بەو ڕێژەیە دابین بکرێ بۆ هاوڵاتیان. ئەوش بە کۆمەڵی هۆکار خۆ دەزانی هەرێمی کوردستان بە کۆمەڵی کارەساتی زۆر یەک لە دوایەکە ڕۆژە لە ڕوخانی لادێکانیەوە و لە حیسارەوە لە نەوەدەکانەوە و بوونی ئەم گیر و گرفتانێک کە بەردەوام هەمانە تەسیری کردوتە سەر ئەوەی کە ئاژەڵی بەخێوکردنی ئاژەڵ لە گوندەکانمانە بە ڕێژەیەکی زۆر بەڕاستی کەم بووەتەوە بەشێکی زۆر لە خەڵکی لادێ کۆچیان کردووە و لادام و دەستگاکان و لە ئیشن لە ناو شارەکانە کارەکان ئەمە تەسیری کردوتە سەر بەخێوکردنی ئاژەڵ بە ڕێگە سروشتێکەکەی کە هەرێمی کوردستان خۆ دەزانی هەر عادەتەن ئاعتیمادی لەسەر بەخێوکردنی ئاژەڵ بەو ڕێگەیە بووە سەردەمی خۆی بۆ تعویزی ئەمە پرۆژەمان هەیە کە هەوڵ دراوە بە ڕێنمایی بۆ کراوە کە خەڵک بتوانێت بێتە ئەمبارەوە بتوانێت ئەم بڕە لە گۆشت دابینکە بۆ هاوڵاتانی هەرێمی کوردستان بەس بەداخەوە تۆزێ پرۆژەی گۆشتی سوور هەم لە مەڕوو هەم لە بەخێوکردنی قەڵەوکردنی گوێرەکە هەمانە بڵێن نیمانە هەمانە بەس لەو ئاستانیە ئێمە بتوانین بڵێن وەڵا ئەمە ئاعتیمادی کولی ئەەکەینە سەر ئەم پرۆژانە ئەو پرۆژانی کە هەن بەرهێنانەکەن لە بواری بەخێوکردنی ئاژەڵە یاخود بەخێوکردنی ئەوانەی کە پێیان دەوتری ئاژەڵی گەورە مانگا و جۆرەکە و ئانە تا چەند یعنی بە ڕێژەکە تا چەند پێداویستی ناوخۆیی پڕەکاتەوە بەتایبەتی لە سلێمانی بەداخەوە من ناتوانم بڵێم وڵا پێداویستی سلێمانی لە گۆشتی چەندێک دابینەکە تقریبن ئەتوانین بڵێن تا سا 6 بڕوات ئەگەر ئەویش بە لادێ و بەو پرۆژانە کە هەیە و بۆ ئەوەی تری کەمێتەکەی تری لە ڕێگای بەڕاستی هێنانی ئاژەڵەوە دابی نەکرێت لە دەرەوەی وڵات ئەویش بە ڕێنمایی کۆمەڵە ڕێکاری هونەری و زانستیە کە دانرا لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە بەوە ئەتوانین پڕی بکەینەوە ئەینا وەکو پرۆژەکانمان لەو ئاستانین بڵێن پرۆژەی گەورەیە ئەمیش بۆ هۆکارەکەی چییە ینی بەشێک لە هۆکارەکەی بەڕاستی دروستکردنی پرۆژەی گاوداری سەرمایەیەکی زۆرتری پێویستە وەک لە پرۆژەکانی تر چونکە هەم لە ڕووی سەرمایە و هەم لە ڕووی هێزی کارەوە قەبارەی گەورەیە کەمتر سەرمایەدارەکانی ئێمە ڕوویان کردوتە ئەم بوارە ئەوەی کە هەیە لە ئاستی بچووکایە 50 سەرە و 100 سەرە و تا 300 تا 500 سەریشەیە کە ئەمە ناتوانێت خواستی بەڵام لە بەرامبەر کاک جەمال داهاتی بڵێن کە ئەو داهاتی دەست دەکەوێت لە گاوداری کەم نییە چونکە خۆ دەزانی کیلۆیە گۆشت لە بازارە ئەگەر هاوڵاتێک بێ بیکڕێ ئیتر لانێ بگاتە 15,000 بۆ 16,000 دینار نابەڵێ داهات لە ئیشکردن لە بواری پرۆژی گەوداریە داهاتێکی گەورەیەوە هەر لە دنیا شاوایە یەکێکە لە پرۆژە گەورەکان بەڵام کەمتر هەتا ئێستا سەرمایەدارەکان ئێمە کەمتر گەشتونەتەوەیان بێن پرۆژە لە ئاستی مەزرعی گەورە دروستکەن هەیە ئێستا تقریبان لە مانگای شیرە وا دەست پێکراوە لە پرۆژەی گەورە و قەبارە گەورە لە دروستکردنیان لە پرۆژەی قەڵەوکردنی گوێرەکە بۆ گۆشت ئێستاش هەر پرۆژە هەیە لە ئاستێکی باشایە بەس ناتوانانی بڵێ بەردەوامیش خۆ ئەمە هەر خەریکە ئێستا خۆشببختانە لە دوای ئەم قەیرانانە و
ئەو وەزعی اقتصادی بەسەر هەرێمی کوردستانە ها لە پاشەکەوتی موچە و لە مەسەلەی کۆرۆنا هات و شەڕی داعشەمانە زیاتر لەم مەرحەلەیە خەڵک خاوەن پارەیان خاوەن کار زیاتر ڕووی کردووە تەقدیماتیان کردووە ینی هاتوون بەدەنگ ئەوەی کە بتوانن پرۆژی گاوداری دروستکەنەوە کۆمەڵ هەیە بەڵام ئێشتا نەگەشتوەتەوە ئاستەی کە بتوانێت بەرهەم بهێنێ. ئێوەکو خۆتان لە کوالیتی گۆشتی ناوخۆی تا چەند ڕازین ینی ئەو کوالیتی کە لە گۆشتی ناوخۆی ئەخرێتە بازارەوە جێگەی ڕەزامەندی وەکو فیدباکتان وەرگرت بێت جێگەی ڕەزامەندی هاوڵاتیانە؟ بەڵێ وەڵا من بە خۆشحاڵیەوە ئەڵێم لە هەموو بوارەکانی گۆشتی ناوخۆ بێت هەموو پێداویستەکانی بواری ناوخۆ چ لە گۆشتی پەلەوەرەوە بێت چ لە گۆشتی ماسی پرۆژەکانی ناوخۆ بێت چ لە گۆشتی سووری ناوخۆ بێ خۆشبەختانە کوالیتێکی زۆر باشی هەیە و زۆر دوورن لە زۆر نەخۆشی و لە زۆر بابەتی ترکە هەیە ئەویش بۆچی چونکە بەردەوام تەمان خۆتەزانی سەربڕینخانەکان دەورێکی سەرەکییان هەیە لە خستنە بازاڕی گۆشتی تەندروست ئەویش کە لەلایەن بەڕێبەرایەتی ڤێتەنەریەوە سەرپەرشتی ئەکرێ ئەو داتایانەشی کە خۆت بینی خوێندیانەوە چەند تەن فڕێ ئەدەنە دەرەوە کە شیاوی خواردن نییە و چەند ئاژەڵیش کە بە هەر بە زیندوی نایەڵن بگاتە مەرحەلەی سەربڕین ئەیخەنە بەڵام بەداخەوە گۆشتی سەرشەقام هەیە ئەوەی کە زۆر جار هەم لە لیژنەکانی قایم قامێت و هەم لە دایرەکانەوە کە ئیعلانەکرێت لە هاوڵاتیان کە ئەم گۆشتە مەخۆن ئەویش سەبەبەکە چییە مەسەلەکە بەو ڕێکاریانە ڕێ تاکو دڵنیابی لە کوالیتیەکەی کە ئەکەوێتە بازارەوە بەڵام ئێستا لە گۆشت ئەوەی ناوخۆیە و لە ڕێگەی سەربڕینخانەکانەوە و فەحسی بۆ کرێوە خرێتە بازار بێگومان بە لە کوالیتی زۆر باشە و دوورە لە هەموو ئەو جۆرە نەخۆشیانە. باشە پێدوانیەکێک لە هۆکارەکان کەواکە لە دەرەوە زیاتر هاوردەی گۆشتی سووریا خۆت ئاژەڵ کرێت لە دەرەوە ئەوەیە کە تا ڕادەیەک نرخەکە گرانە یعنیانە بۆ هاوڵاتیە گران بێ و لە ناوخۆشان نەتوانێت پێداویستێکە بۆ شێوە دابین بکرێت و یعنی بژێوی ناوخۆی دابین بکە ئەوە هۆکارێکی سەرەکیە بەڕاستی بەڵام من نایشارمەوە هێنانی ئاژەڵیش لە دەرەوە نەیتوانیوە نرخدا بەزێنێت تەنها توانیوێتی جێگیریەک دروست بکات ینی ئەینا خۆ ڕێژێکی زۆر ئاژەڵ لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی هەرموو پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ڕێگەیان پێدرێ ئەیان هێنێ بە ڕێکارێکی کە وەزارەتی کشت و کاڵ دایناوە بەڵام نەیتوانیوە ئەو هەدەفە بپێچێکە نرخ بێنێتە خوارەوە هەموو کەسێک بتوانێت پێی بگە خەڵک بۆ تعویزی گۆشتی سوور ڕووی کردوتەوە گۆشتی پرۆژە پەلەوەریەکان زیاتر کە ئەمە زۆرتر خەڵک زیاتر ئەتوانێت دەستی پێ بگە و لەگەڵەوەشا هەرگۆشتی بەستووی خەڵکێکیش هەیە گۆشتی بەستووی سوور ئەخوات کە کەمتر خواستی لەسەرەوە خۆتان هەویستم پرسیاری لەسەرکەم ئەوەش بەڕاستی ئێستا لە بازارە ئەوەش هەیە ئەوەش هەیە ئەویش هەر بە فەرمی دێت بەڵام زیاتر کەمتر خواستی لەسرە خەڵکی ئەمە هەر لە هەموو بوارەکانی ترا حەزی لە گۆشتی شتی خۆماڵی و فرێشە بەڕاستی ئەوە یەکێکە لە هۆکارەکان بەڵام هێنانی ئاژەڵی زیندوو بەڕاستی ناڵین خراپە هەنێ جێگیری لە نرخا گرتووە بەڵام نەیتوانیوە بەوەی کە ئەو سیارە بێنێتە خوارەوە هەموو کەس بتوانێت بەخواستی خۆی گۆشت بکەن باشە چەند شوێن لە سلێمانیە شیاوە بۆ ئەوەی کەوەکو لە وەرگایەک بۆ ئاژەڵەکان بەکار بێ بۆی کە بۆ بەرهێنەرەکانیش لەوێ پرۆژەی گاوداری تیا بکەن بڵێ خۆی کوردستان خۆشبەختانە لە زۆربەی منتیقەکە منتیقەیەکی لە وەرگای باش و دارستانی لێ و لە وەرگای لێ ئەمە شتێکی باشە و خوای گەورە ئەم سروشتەی پێداوە خاڵێکی زۆر ئەرێنیە ئەین خەڵک بەدەل لەوەش پرۆژە دروستکە ئەتوانی خۆی هەروەکو سنەتی هێناوێتی ئاژەڵی بەخێو کردووە لەو شاخ و لەوێنان کەوتووەتە سەر ئەو وەبەرهێنەی حەجمی پرۆژەکەی تا چه ئاستێک ئەوێ پرۆژێکی چۆن بە چ قەبارەیەک بە چ توانایەک بیکە ئەمیش کەوتووەتە سەر جۆری ئەرزەکە کە دابینیەکە و قەبارەکەشی ئەگینا ئەگەر ئەو بێت گرفتی لە مەسەلەی لە وەرگا نابێت چونکە ئەمڕۆ بواری کشت و کاڵ بە لە وەرگاکانیشیەوە بە هەموو پرۆژەکانیەوە زۆر بوار هەیە بۆی دابین ئەکرێت لە چاندنی وێنجە لە چاندنی گەنمەشامی لە چاندنی بابەتەکانی تر ئەتوانی بۆی دابین بکرێت لە زۆربەی شوێنەکانی کوردستان خۆشبەختانە گونجاوە بۆ دروستکردنی پرۆژە بەڵام کەوتوۆتە سەر
و بە ئەو کەسی کە ئەوێ بیکات. ئێوە چیان بۆ ئەەکەن؟ ئێمە ئەوەی بۆمان بکرێت ڕێنماییمان هەیە لەسەر دروستکردنی ئەم پرۆژانە بە ڕێنمایی ڕێکخراوە ئەوەی بۆمان بکرێت لە هەموو هاوکاریەکەوە لە بواری فەنیەوە بێ لە سەرپەرشتیەوە بێ لە کار ئاسانی بۆ جێبەجێکردن و وەرگرتنی مۆڵەتەکانی بێ بەردەوام خەریکین لەگەڵیانە ینی خەڵکیش هانە دەین بەس خۆشببختانە کۆمەڵێ شتی باش ئێشتا نەتیجەی دەرنەکەوتووە لە بواری ئاژەڵداریشە گومانم نییە ئیشەڵا بەرەو پێش شەڕواوە گەشتوشەیانی بەڵام ئێمە هەتاکو تەواو نەبێ مۆڵەتی کۆتایی وەرگن ناتوانین بڵین ئەمە هەیە. با کاک جەمال دوا پرسیار لێ بکەم ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە لەبەر کاتەکە بێگومانێک لە بنەما سەرچیەکانی بەخێوکردنی ئاژەڵ و گاوداریەوەی کە تۆ ئالیشی بۆ دابین لە هەرێمی کوردستان ئەمە ئێستا ئەتوانندێ دابین بکرێ بۆی کە توانێت پرۆژەکان زیاتر بدرێ. ئێمە خۆشببختانە بۆ ئەو بوارەش کارگەی ئالیکی باشمان هەیە نزیکەی 13 کارگەی ئالیکمان هەیە ئەتوانرێ دەست پێ ڕەبگا بە ئالیکەکانی بەشێکیشی هەیە جیهانیە ینی لێرە نییە مەوادی سەتاییە ناچار کارگەکانیش لە دەرەوەی هێن بۆ کارگەکانیان بەڵێ هیچ گرفتێکمان دابیرکردنی ئالیک نابێت لە هەرێمی کوردستانە بە دڵنیاییەوە. بەڵێ دەست خۆش بۆ بەڕێز جەمال حسێن والی بەڕێوەری سامانی ئاژەڵ لە سلێمانی زۆر سپاس دەکەین کامڕۆ لەگەڵمانە ئامادەبووی. زۆر سپاس بۆ جەنابیشتان بۆ بەڕێستان.